بەڵێ ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری سێم لەگەڵ میوانەکەم بە سپاسەوە لە ستودیۆکەم هەڵبەت تەوەری سێمان تایبەتە بە کار و چالاکیەکان و ئاماری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی شاری سلێمانی هەڵبەت لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی کار ئاسانی بۆ هاوڵاتیان کردووە. من زیاتر ناچمە ناوردەکاری بابەتەکەەوە و ئەم بابەتە زیاتر لەگەڵ بەڕێز ئەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی تاوتویەکەم. کاک ئەمید سالار بەخێر بێ و بیانی باش. زۆر سپاس. کاک ئەمید سالار بالەوە دەست پێ بکەین لە ماوەی 14 ساڵی ڕابردووە گەر ئامارێکمان بۆ بخەیتە ڕوو چەند پاسپۆرت دراوەتەوە بە هاوڵاتیان یاخود تا چەند کار ئاسانی بۆ هاوڵاتیان کراوە لە ماوەی ئەم 14 ساڵەیە؟ بەڵێ ئێمە لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا لەوەتی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت سلێمانی و نووسنگەکانی دروست بووە زیاد لە 2,255,000 پاسپۆرتمان بەخشیوە بە هاوڵاتیان لە جۆرەکانی S, G, A و B ئەلکترۆنی. لەم چوار جۆرە زیاد لە 2,255,000 پاسپۆرتمان بەخشیوە. سەبارەت بە پاسپۆرتی ئەلکترۆنیەوەی ئێستا کاری لەکەین و ئەو کە پاسپۆرتیشی نوێیە زیاد لە 142,000 پاسپۆرتمان بەخشیوە بە هاوڵاتیان لە جۆرە نوێکە. کاک سالار کەواتە ئەلکترۆنیە کە پاسپۆرتی ئەلکترۆنی تا چەند کار ئاسانی کردو بۆ ئێوە بۆ هاوڵاتیانیش یاخود ئاستەنگەکان چیە ئەگەر هەبێ؟ بەڵێ پاسپۆرتی ئەلکترۆنی کار ئاسانێکی زۆری بۆ هاوڵاتیان کردووە، ڕۆتینی کەم کردوێتەوە بەوەی کەوا جاران کێشەی دەفتەری پاسپۆرتمانە بوو ئێستا کێشەی دەفتەری پاسپۆرت نەماوە. هەروەها جاران وەختی زۆرەویست سیرەکەی یانوت چەند ڕۆژێکی کەوەرەوە و هاوڵاتەکە دوو جاهاتەوە. ئێستا پێویست بەوە ناکات کە چەند ڕۆژێک کە بێتەوە هەمان ڕۆژە بێ بە خاوەنی پاسپۆرت لە ماوەی 2 ساعتێکا بێ بە خاوەنی پاسپۆرت و سەرڕای ئەوەی کوالتیی زۆر بەرزە و هەروەها کار ئاسانێکی کەشی بۆ هاوڵاتیان کردووە لە دەواازەکانی عێراق و دەروی وڵاتیش دەرگای ئەلکترۆنی هەیە. ئێستر پێویست ناکات سەرە بگریت بچیتە بەردەم چەکپۆینتی پاسپۆرت و لەوێ ئەفسەری پاسپۆرت پرسیارە لێ بکات و لە چۆ هاتووی بۆ شۆڕۆی کواپیتاقەکانە کواڤیزەکانە ئەو بابەتانە تەنها ئێستا بەردەم دەرگای ئەلکترۆنیەکە خۆی ناسێنێ و دەرگاکە بۆ کاتەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی. دەرگای ئەلکترۆنی لە زۆربەی وڵاتانی جیهان هەیە، لە بەغداد هەیە، لە بەسڕا هەیە، لە جەف هەیە، کراوەتەوە لەو شوێنانە لە هەولێر و سلێمانیش دانراوە و بڕیارە لەم ڕۆژانەی نزیکا بکرێتەوە ئینشاءڵڵا. بەڵێ کاک سالار چەند بەڕێوەبەرایەتی کەسەر بە ئێوەن کراوە بە ئەلکترۆنی لە ئێستاە؟ بەڵێ خۆشبەختانە لە ساڵی پار ساڵی 2024 5 دایرەی پاسپۆرت بوو بە ئەلکترۆنی، دایرەکانی سلێمانی، هەڵەبجە، ئیداری گەرمیان، ئیداری ڕاپەڕین، هەروەها لە دەڤەری چەمچەماڵ. ئەم 5 دایرێ بوو بە ئەلکترۆنی. ئێستا لە پارێزگای سلێمانی دایرەیەک نییە کەەوە شێوازی کۆن بەکاربێنێ، هەمووی شێوازی نوێ و پاسپۆرتی ئەلکترۆنیە. بەڵێ کاک سالار با بینە سەر ئەوەی کە بەنیازن هەمواری یاسایی دەرچوونی پاسپۆرت بکرێتەوە ئەمە گەیشتۆ بەکوێ یاخود بەرگەکانی تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە؟ بەڵێ ئێمە لە خلال کارکردنمانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بینیمانکەوە یاساکە ڕاستە لە 2015 دەرچووە ژمارە 32، بەڵام لە بەرژەوەندی ژنان و مناڵان نییە. هەروەها لە بەرژەوەندی ئەو هاوڵاتیانە نییە کە لە دەروی وڵاتن پاسپۆرتەکانیان و نەبێت یا تێکەچێن. بۆیە داوامان کرد کە هەمواری یاساکە بکرێتەوە و چەندین کۆبوونەوەمان لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکان کرد و نووسراومان ئاراستەی حکوومەتی هەرێم و هەروەها بەغداد وەر لە پەرلەمانی عێراقی کرد بۆ ئەوەی کەوا لە گفتوگۆکانی پەرلەمانی عێراقیە گفتوگۆی لەسەر بکرێت بۆ هەموارکردنەوەی. خۆشبەختانە گفتوگۆی لەسەر کراوە بە شێوازێکەوە لەمە دوا لە بەرژەوەندی ژنان و مناڵان و هەروەها ئەو هاوڵاتیانە بێکەوە لە دەروی وڵات جوازەکانیان و نەکەن یا تێکەچێت لەبەر ئەوەی ئەو هاوڵاتیانەی کە لە دەروی وڵات جوازەکانیان و نەکرد یا تێکەچوو بەدەستیانەوە ئەبواە بۆ جاری دووەم و سێم کە بەسەریانە هات بگەڕانەوە بۆ عێراق بۆ لە عێراق سەیرەکەی مانگونیوێک بۆ 2 مانگی پێچوو لەوێ کارەکانیان لە دەسەدا دوورەکەوتنەوەی خێزانەکانیان داوامان کردووە هەموار بکرێتەوە هەر لەوێ ببن بە خاوەنی پاسپۆرت ببێەوەی بگەڕێنەوە بۆ عێراق. بەڵێ کاک سالار باست کرد کە لە هەموارەکەی زیاتر لە بەرژەوەندی ژنان و منداڵاندایە ئەگەر بە دیاری بکرایی پێمان بڵێ بۆ. بەڵێ ژنان ئێستا خۆت زانی لە کۆمەڵگەی ئێمە خەڵکیشی زۆر هەیە، خێزانێکی زۆر هەیە سەرەکەی جیان نەبوونەتەوە نەگەیشتۆتە مەرحەلەی تەلاق و ئەم دایکە لەگەڵ باوکە هەرکە لە ماڵی خۆیژێ سەرەکەی دایکەکە هات لەگەڵ مناڵەکەیە بۆی بێ بە خاوەنی پاسپۆرت. بەڵام
نایەتوانی بێ بە خاوەنی پاسپۆرت بۆ لەبەرەوەی باوکی لەگەڵانە بوو کەوەلی ئەمر بوو. ناچار ئەو منداڵە جاری وا بوو نەخۆش بوو، جاری وا بوو سەڵاتانی هەبوو، نەیەتوانی بێ بە خاوەنی پاسپۆرت چونکە باوکەکەی ناهات لەگەڵێ و ڕازی نەبوو بێ بە خاوەنی پاسپۆرت. ئەمە زوڵمێک بوو لە ژنان و مناڵانە کرات و ناڕەحەتیشی زۆریان تووشە بوو و نەعادەلەتیشی تیا بوو. ئێمە داوامان کرد کە هەموار بکرێتەوە ژنانی شۆک و پیاوان مافی ئەویان هەبێکەوە بتوانن مناڵەکانە بکەن بە خاوەنی پاسپۆرت بەبێ ئەوەی باوکەکە ئامادە بێ. بەڵێ کاک سالار لەم ساڵدا بەنیازن یاخود پلانتان هەیە فەرمانگەیەکی نوێ سەر بە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە دەرەوەی سلێمانی بکرێتەوە؟ بەڵێ خۆشبەختانە هەوڵی ئەومان داواکەوە لە شارە زۆر دەڤەری شارە زۆر دایرەیەکی پاسپۆرت بکرێتەوە نووسێکی پاسپۆرت بکرێتەوە وەکو شوێنەکانی کە هەمانە بۆ ئەوەی هاوڵاتیانی دەڤەری شارە زۆر و سادق و زەڕایەن و ئەو هەڵەبجەی تازەوانە نێن بۆ سلێمانی ئەوڕاتەلۆدی کەم کردوەوە بە شێوەیەکی گشتی لەسەر بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی کاک سالار بێگومانکردنەوەی ئەو دایرانەی کە لە کەلار و لە ڕاپەڕین و لە چەمچەماڵ و لە هەڵەبجە لۆدێکی کەم کردوەوە لۆدێکی زۆری کەم کردوێتەوە و لە قازانجی هاوڵاتیانی شاری سلێمانیە چونکە ئێستا ئیسراحەتێرە بن بە خاوەنی پاسپۆرت هەروەها ئەوانیش ئاسوودەترن لەبەرەوەی ئەو ڕێگە دوورە نابڕن بێن بۆ ئێرە. بەکردنەوەی دایرەی پاسپۆرتی شارە زۆر بێگومان خەڵکی ئەو دەڤەرەش بە ئاسانترە بن بە خاوەنی پاسپۆرت و کارمان لەسەر و بابەتە کردووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەروەها لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی فدرالیەوە وەروە بە سوپاسەوە بۆ جەنابی کاقوبات کە هەوڵ و مانوبوونێکی زۆری داوە لە ڕێگەی پەرلەمانتارە بەڕێزەکانەوە وەکو هەمویان دەستیان تێکەڵ کردووە بۆ کات بۆ بابەتە هەروەها سەرۆکایەتی کۆماری عراق بە هەمان شێوە هەوڵی زۆری داوە بۆ ئەو بابەتە بە تێکڕا هەمومان دەستمان تێکەڵ کردووە بۆی بتوانین دایرێکی نوێ بکەین بخەوە بکەینەوە لە سنووری دەڤەری شارە زۆر بۆیە زۆر قورسە شارە زۆرکردنەوەی لەبەر ئەوەی سلێمانی بەکردنەوەی پاسپۆرتی شارە زۆر ئەبێ بە خاوەن 6 دایری پاسپۆرت لە سەرانسەری عێراقا نییە شارێک بێ بە خاوەنی 5 دایرش بێ هەولێر و دوهۆک خاوەنی 4x4 شارەکانی کە عێراقیە خاوەنی 3 یا 2 بۆ نمونە ئێستا کەرکووک 2 دایری پاسپۆرتی هەیە هەندێک شار هەیە یەک دانێ هەیە بەڵام سلێمانی بەو شێوەیە بێ بە خاوەن 6 دایری پاسپۆرت و بە باشترین شێوە هاوڵاتیانە بن بە خاوەنی پاسپۆرت بە خێراترین شێوە و بە ئاسانترین شێوە. بەڵێ کاک سالار هەندێک لە هاوڵاتیان نیگەرانن یاخود کێشیان لە کارتی بانقی هەیە لە کاتی مامەڵەکردنی پاسپۆرت بەتایبەت کە ئەچنە ئەو شوێنانی کە تایبەتە بەوە ئەمە تا چەند چارە سەرکراوە یاخود بەنیازن لەم ساڵدا ئەم گرفتەش هەندێکی حسابی بانقینی وەک خۆ دەزانی بڵێ ڕاست بەشێکی باش لە هاوڵاتیان بە سوپاسەوە خاوەنی کارتی بانقین یا حسابی بانقین خۆیان و بۆ ئاسانکاری بۆیان بانقی مرکزی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیک دایرەی پاسپۆرت بە سوپاسەوە 2 بانقی داناوە لە ماوەی 10 دقەیە هاوڵاتێکا بێ بە خاوەنی کارتی بانقی و هەروەها لە ساڵی نوێ ئەم ساڵ 2025 کەوە بڕیارە کۆی موچەخۆران ببن بە خاوەن کە حسابی بانقی خۆیان بەو شێوەیە چه ئەژماری من بێت چ تەوتین بێت بەو شێوەیە ئەوانیش لەو کێشەیە نەجاتیانە بێت و بن بە خاوەن حسابی بانقی خۆیان و کە هاتن لە گیرفانیانەوە تەنا بەکارێنن. بەڵێ کاک سالار بەپێی زانیاریەکان بەنیازن کارتی زانیاریش نێڵن هەڵبەت ئەمەش لە بەرژەوەندی ژناندایە ئەمە گەشتۆ بەکوێ؟ بەڵێ خۆشبەختانە حکوومەتی عراقی لە کۆتایی ئەم ساڵا پێش پشۆکانی سەری ساڵ بڕیارێکی دەرکرد کەوا ئیتر پێویست بە کارتی زانیاری ناکا بۆ دەرێنانی پاسپۆرت ئەمە بەڕاستی بڕیارێکی زۆر گەورە بوو قرارێکی زۆر گرنگ بوو بۆ لەبەر ئەوەی هەندێک هاوڵاتی هەبوو کارتی زانیارەکەی کۆپی بوو کێشەی بۆ دروستە بوو یا کە هات پێی نەبوو یا هەندێک لە ژنان سەیرەکەی کارتی زانیارەکە بەناوی خۆیەوە بوو ئەوایە ئێمە نووسرامان بۆ بکردایە بۆ دایرەی نووسینگەی کارتی زانیاری بزانین بۆ بەناوی خۆیەتی بۆ بەناوی پیاوە نیە چونکە لە عێراقا بێ بەناوی پیاوە بێ ئەگە کرا بەناوی ژنەوە بێ هۆکارێکە بێ بۆ هۆکارە وەڵامەکەمان دەستکەوتایە بە زمانی عەرەبی و بماخستایە دۆسێکەکەی و بمان ناردایە بۆ بەغا تا بەرچاویان ڕوون بواە و هەندێک هاوڵاتی سیرەکەی هی خۆی پێنەبوو یا کێشەی زۆر هەبوو لەو بابەتەیە بەڕاستی یا هەندێک هاوڵاتی سەرەکەی خەڵکی شاری هەولێرن یا دوهۆکن یا کەرکووکن یا خانەقینن ئەمانوت بڕۆن لە شوێنی خۆتان ببن بە خاوەنی پاسپۆرت ئێستا و کێشەیە نەما هاوڵاتی دێت پێویست ناکە کارتی زانیاری پێ بێ
و خاڵێکی گرنگتریش لەوە ئەویشەوەیەکەوە هەر هاوڵاتیەک خەڵکی هەر شوێنێک بوو دانیشتی هەر شوێنێ بوو ڕقعی جغرافەکەی هەر شوێنێک بوو ئێستا لەمە دوو ئەتوانێت بێ خاوەنی پاسپۆرت لە هەر دایرێکی پاسپۆرت لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانە بە ئارەزوی خۆی بۆ نمونە خەڵکی خانەقینە پێویست ناکە لێمەی ناپرسین تۆ خەڵکی شوێی ئەتوانێت بێ لە سلێمانی بێ خاوەنی پاسپۆرت لە کەرات بێ خاوەنی پاسپۆرت بۆ نمونە خەڵکی کەرکووکە یا خەڵکی هەولێر یا دۆکە ئەتوانێت لە سلێمانی یا لە بەسڕ یا لە بەغداد یا لە کەرکووک ببێ بە خاوەنی پاسپۆرت کەواتە ئیتر پرسیاری ئەوە نەما کە تۆ خەڵکی شوێی ئەبێ لەو شوێنەوەی بە خاوەنی پاسپۆرت هەروەها ڕسوماتێکی کەشی لێ کەم بۆتەوە چونکە پێشتر ئەبواە ئەگەر خەڵکی شوێنی کەبووتە یا 100,000 ئیزافەت بدایە بەم قەرارەی حکوومەتی ناوەند ئەو 100,000ش نەما ئێستا خۆشبەختانە کە دەی بۆ دایری پاسپۆرت تەنها پێویستە تەنها کارتی نیشتیمانەکەت پێبێ و هیچیکە کارتی نیشتیمانی ئەسلەکەت پێبێ بۆ بێ و هەر مناڵێکیش 18 ساڵ کەمترە کارتی نیشتیمانەکەی خۆی و کارتی نیشتیمانی باوکی پێبێت و باش کاک سالار من کاتم کەمماوە بەڵام مەبەستمە چەند پرسیارێککەت ئاراستە بکەم یەکێ لەوانە یەکێک لەو دەستکەوتانی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی ئاشکراکردن و یاخود بە دووادا چوون بوو بۆ چارەنووسی دوو هاوڵاتی لە هەڵەندە بوو لە ئەفریقاکی شوێری ئەفریقا لەو باریوەگەر بە کورتی بۆمان باس بکەیت بەڵێ خۆشببختانە لە وڵاتی ئۆغەندا لە ئەفریقیا هاوڵاتێک بەناوی سەیفوڵڵاه حسێن دوای 28 ساڵ بوون توانیمان بیدۆزینەوە و ئێستا بۆ خێزانەکەی و مناڵەکەی لە وڵاتە لە ئۆغەندا توانیمان بیانکەین بە خاوەنی پاسپۆرتی ئۆغەندی و هاوڵە کاکسەی فڵاش بۆ خۆی 15 ئەم مانگە ینی چەند ڕۆژێککە ئەچێتە سەفارەتی عراقی لە چینە تەنسیقمان بۆ دروست کردووە لایەنە پەیوەندیدارەکانەوە و لەگە سەفارەتە گفتوگۆ کراوە ئەبێ بە خاوەنی لیزە پاس و بەو شێوەیە ئینشاڵا 15 مانگ هەوڵە دێن بێنەوە بۆ کوردستان و شادەبێ بە خێزانەکەی و هاوڵاتێکی کە بەناوی هانا محەممەد لە زامبیایە هەر لە ئەفریقیا سەفەری کردووە بۆ کارکردن لەوێ بووە بە خاوەنی خۆی خێزانی لەوێن بووە بە خاوەنی مناڵێکی جوانچیدا لەوێ کێشەیەوەی هەبوو چۆن ببێ مناڵەکەی بک بە خاوەنی پاسپۆرت تاکو بێنەوە چەند مانگێکیکە ئەوش لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانەوە هەڵمان لەگەڵ داون و کەین بە خاوەنی پاسپۆرت بۆ ئەوەی کەوا بتوانێت خۆی و خێزانەکەی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ کاک سالار من دوا پرسیارە لە یەکەم ئەگەر بە کوتیۆڵان بیتەوە بەشێک لە هاوڵاتیان نیگەرانن لە نرخی تێکی پاسپۆرتکەنەوە 1,000 بۆ نرخەکەینەوە 1,000 ئەگەر بۆ بینەرانی بخەیتە ڕوو بە کورتی. بەڵێ حکوومەتی عراقی گرێبەستێکی کردووە لەگەڵ سەفارەت لەگەڵ حکوومەتی فەڕەنسایە لەگەڵ کۆمپانیایکی فەڕەنسیە کەوا پاسپۆرتی نوێی ئەلکترۆنی دروستکە بەنەوە 1,000 25,000 کە وەسڵەکەی بۆ بڕین هەر بۆ حکوومەتی ناوەندیە لەونەوە 1,000 و نزیک 10,000ێکی بۆ 61 مێنێتەوە 25 لەونەوەتوەکە بۆ حکوومەتی عراقیە سیادیە 61,000 مێنێتەوە 61کە 10,000ێکی بۆ نزیک 10,000ێکی بۆ سندوقی شوهدای شۆرتەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی فدرالی عێراقە باقیەکەشی بۆ کۆمپانیا فەڕەنسیەکەیە حەقی تێچوو کوالیتەکەی و هەروەها ئەو سیستەمەی کە دایناوە چونکە دروستکردنی سیستەمەکە و کۆمپیوتەرەکان و ئەجیزەکان و هەموو پێداویستەکانی ناو بیناکانی پاسپۆرت لە سەرانسەری عێراق و سەفارەتەکان لە دەروی وڵات لەسەر ئەو تێچوویە هەروەها دەرگا ئەلکترۆنەکانیش کە لە هەموو دەواازەکان دانرێ و لە هەموو فڕۆکەخانەکان دانرێت لە سەرانسەری عێراقا هەر لەسەر تێچووی شەریکە فەڕەنسیەکەیە ئەمە وای کردووە کە تێچۆکەی بەرز بێتەوە ئەوە هۆکارەکەیە بەڵێ بەڕێز عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی سوپاس کاتی خۆت بێمە بەخشی و سەرکەوتوبوونەکەمیشە سپاس بەش.